هەرچەندە لە ئێستادا بازاڕی کڕین و فرۆشتنی زێر بە ڕێژەی لە سەدا هەفتا دابەزینی بەخۆیەوە بینیوە، بەڵام زیاتر لە 1400 مۆڵەتی زێڕەنگەری و 120 مۆڵەتی وەرشەی دروستکردن و چاکردنەوەی زێر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دراوە. بەکر عەزیز بەڕێوەبەری کۆنتڕۆڵی جۆرەی خشەڵ لە هەولێر ڕایگەیاند لە ساڵی 2016ەوە تا ئێستا زیاتر لە 38 تۆن زێر هاوردەی هەرێمی کوردستان کراوە، لەو بڕەش 22 تۆن و 520 کیلۆگرام بۆ پارێزگای هەولێر و 15 تۆن و 900 کیلۆگرام بۆ پارێزگای سلێمانی و 870 کیلۆگرامیش بۆ پارێزگای دوهۆک بووە. بەشێکی زۆری ئەو زێڕەش ڕەوانەی ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق کراوە، وتیشی هەموو ئەو زێڕەش لە وڵاتی تورکیا و دوبەی و هەندێک وڵاتانی ترەوە لە ڕێگەی هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانیەوە هاوردەکراوە. بەکر عەزیز ڕاشی گەیاند تاوەکو ئێستا زیاتر لە 1400 مۆڵەتی زێڕەنگەری و 120 مۆڵەتی وەرشەی دروستکردن و چاکردنەوەی زێڕیش بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دراوە. باسی لەوەش کرد لە ساڵی 2016دا 95 مۆڵەتی زێڕەنگەری و 3 مۆڵەتی فرۆشتنی زێر بە هاوڵاتیان و بازرگانان دراوە. هەر لەو ماوەیەشدا پشکنین بۆ نزیکەی 40 تۆن خشڵی هاوردەی جۆری زێڕ و پلاتین و زیو ئەنجام دراوە. هەروەها لە سەرەتای ئەم ساڵیشەوە لە ڕێگەی هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانیەوە زیاتر لە 20 تۆن زێر هاوردەی هەرێمی کوردستان کراوە. بەڕێوەبەری کۆنتڕۆڵی جۆرەی خشەڵ لە هەولێر ئاماژەی بەوەشدا نەبوونی متمانەی هاوڵاتیان بە سیستەمی دانان و پاشەکەوتکردنی پارەکانیان لە بانکەکان وای کردووە بازاڕی فرۆشتنی زێر لە هەرێمی کوردستان گەرم و گوڕ بێت. هاوڵاتیان زێر دەکڕن وەک پاشەکەوت و سەرچاوەیەکی داهاتی سەیری دەکەن. ئەوەشی خستە ڕوو ساڵی 2015 خراپترین ساڵی هاوردەکردن و فرۆشتنی زێر بۆ لە هەرێمی کوردستان. هۆکارەکەشی بۆ ناسەقامگیری ڕەوشی سیاسی و ئابووری عێراق بەگشتی دەگەڕێتەوە. لایخۆشیەوە شوان محەممەد جێگری سەرۆکی لخی هەولێری سندیکای زێڕەنگەرانی کوردستان ڕایگەیاند بازاڕی کڕین و فرۆشتنی زێر سستیەکی بەرچاوی بەخۆیەوە بینیوە. هۆکارەکەشی بۆ سەرهەڵدانی قەیرانی دارایی دەگەڕێتەوە و لە ئێستاشدا بە ڕێژەی لە 170 بازاڕی کڕین و فرۆشتنی زێر دابەزینی بەخۆیەوە بینیوە. وتیشی پێش سەرهەڵدانی قەیرانی دارایی ساڵانە زیاتر لە 1 تۆن زێر لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە هێنراوەتە هەرێمی کوردستان، بەڵام لە ساڵی ڕابردوو کەمتر لە 300 کیلۆگرام زێر هاوردە کراوە و زۆربەی ئەو زێڕەش لە ڕێگەی بازاڕی دوبەی و تورکیاوە هاوردە دەکرێت. جێگری سەرۆکی لقی هەولێری سندیکای زێڕەنگەرانی کوردستان ڕوونیشی کردەوە لەو بڕە زێڕەش هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت بە ڕێژەی 130 لە ناوخۆی هەرێم دەفرۆشرێت و ڕێژەی لە 170 تریشی ڕەوانەی شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق دەکرێت.